بەرگریکردن لە خەڵکی ڕۆژاوا لە ئاست ئەو مەترسیانەی کە هەڕەشەن بۆ سەر دەستکەوتەکانیان ئەرکێکی بەپەلە و هەنووکەیە. هێزە ڕێکخراو و پڕچەکراوەکان لەلایەن دەوڵەتی تورکیەوە پێکهاتوو لە سەلەفیە توندڕەوەکانی ناسراو بە بەرەی تەحریر شام مافە سەرەتاییەکانی خەڵکی کورد لە کوردستانی سووریا واتە ڕۆژاوا پێشێل دەکەن. ئەم هێزانە کە لە چەند ساڵی ڕابردوودا کۆنتڕۆڵی پارێزگای ئیدلەبی سووریایان بەدەستەوە بووە، بە پشتیوانی و ڕێنمایی دەوڵەتی تورکیا لە هیچ دەرفەتێک بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیک کە زۆربەیان لە ژنان و پیاوانی ئازادی خوازی کورد پێک هاتوون غافڵ نەبوون. ئێستا هەر ئەم هێزانن کە حکوومەتی نوێی سووریایان پێکهێناوە. یەکێک لە یەکەم کارەکانی ئەو دەوڵەتە نوێی دەمەشق بریتی بووە لە هەڕەشەکردن و گوشارخستنە سەر سیستمی خۆبەڕێوەبەری ڕۆژاوە. ئەوان دەست بەجێ خوازیاری چەکردنی هێزەکانی سووریای دموکراتیک و ئازادکردنی دەیان هەزار زیندانی داعش بوون کە لەلایەن ئەو هێزەوە ڕاگیراون. هاوکات ئارتەشی تورکیەش هێزەکانی لەسەر سنوور کۆ کردوێتەوە و خۆی بۆ هێرشی زەمینی بۆ سەر کۆبانێ و ناوچە کوردنشینەکانی دیکە ئامادە کردووە. ئەوە لە کاتێکدایە کە بەشێک لەو ناوچانە لەوانە کانتۆنی ئافرین چەند ساڵێکە لەلایەن دەوڵەتی تورکیەوە داگیرکراوە و بەکردەوە وەک یەکێک لە پارێزگاکانی تورکیا بەڕێوە دەبردرێت. سیاسەتی ئەردۆغان بریتیە لە هەمیشەییکردنی ئەو داگیرکاریە. زمانی فەرمی لەم ناوچەیە تورکیە و دراوی تورکی تێیدا بەکاردێت. ئیدارە دەوڵەتیەکان بەشێکن لە ڕێکخراوە هاوشێوەکانیان لە تورکیا. بەشێکی زۆری دانیشتووی کوردی ئەو ناوچانەیان بە زۆر ئاوارە کردووە و خەریکی گۆڕینی دمۆگرافیای ناوچەکەن بۆ هەمیشە. کردەوەی داگیرکارانە و فراوان خوازانەی تورکیا لە کوردستان هەروە بەردەوامە و چاوی تەماعیان بڕیوەتە باقی ناوچەکانی تری ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیک. ئەرتەشی تورکیا لە مانگی ئۆکتۆبری 2023ەوە بە کەڵک وەرگرتن لەو دەرفەتەی کە تەرکیزی میدیاکان و سەرنجی ڕایگشتی لەسەر هێرشی دڕندانەی دەوڵەتی ئیسرائیل بوو بۆ سەر غەزا لە درێژەی هێرش و پەلامارەکانی پێشوویدا بێپسانەوە ناوچە کوردنشینەکانی بردومان کردووە. لەم هێرشە دڕندانەدا وێستگەکانی کارەبا، وێستگەکانی گواستنەوەی وزە و پاڵاوگەکانی نەوت لە ناوچوون و چەندین جار بە هێرشی ئاسمانی و تۆپخانە نەخۆشخانەکان و سەرچاوەکانی دابینکردنی ئاو کراونە تاماچ. ئامانجی دەوڵەتی تورکیە لەم کوشتارانە لە کوردستانی سووریا کە تا دێت بەر بڵاوتر دەبێت بریتیە لە ئاوارەکردنی خەڵک لە ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیک و جێبەجێکردنی سیاسەتی شۆڤینیستانەی گۆڕینی پێکهاتەی دێمۆگرافیای ناوچەکە. لەگەڵ کەوتنی بەشار ئەسەد لە دەمەشق، هێرشەکانی ئارتەشی تورکیە و بەکرێگیراوەکانی بۆ سەر هێزەکانی سووریای دموکراتیک شڕتر بۆتەوە. ئاگربەستێکی کە بە نێوەندگیری هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە هاتووە ئاراوە بەردەوام لەلایەن بەکرێگیراوانی دەوڵەتی تورکیەوە پێشێل دەکرێت. فەرماندەکانی ئەمریکاش لە ناوچەکە بەش بە حاڵی خۆیان گوشاریان خستۆتە سەر هێزەکانی سووریای دموکراتیک و داوای کشانەوەی ئەو هێزە لە کۆبانێ و چەککردنی دانیشتوانی ناوچەکە دەکەن. ئەرتەشی تورکیا هاوکات لەگەڵ درێژەدان بە هێرشەکانی لە ڕۆژاوە با دەستدرێژیکردنە سەر خاکی کوردستانی عێراق و دامەزراندنی دەیان بنکەی سەربازی لە قوڵایی ناوچەکە و بردومانکردنی بەردەوامی ئەو ناوچەیە ماڵ و حاڵی خەڵک وێران دەکات و ڕەز و باغ و کێڵگە کشت و کاڵەکانیان لە ناو دەبات و ئەمنیەت و ئاسوودەیی لە خەڵک زەوت کردووە. بە جۆرێک کە هەر ئێستا بەشێکی زۆر لە باکووری هەرێمی کوردستان لەلایەن ئەرتەشی تورکیەوە داگیرکراوە و ئەرتەشی تورکیا بە مەبەستی مانەوە و جێگیر بوون لەسەر ڕێگای پێشڕەویەکانیدا دەیان بنکەی نوێی نظامی دامەزراندووە و هەزاران سەربازی خۆی تێیدا جێگیر کردووە. ئێستا بە ئاوێتەبوونی ناسیۆنالیزمی توندڕەوی تورک و بناژۆ خوازی ئیسلامی شاهدی تند و تیژی و تێرۆری دەوڵەتی تورکیا لە کوردستانی تورکیا و لە هەردوو بەشی کوردستانی سووریا و عێراقین واتە دەوڵەتی تورکیا هاوکات لە سێ بەشی کوردستان خەریکی کوشتار و سەرکوتکردنی خەباتی خەڵکی کوردستانە.
لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی ئەمریکا لە پێناو دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانی خۆیدا لایەنگری و هاو ئاراستەی دەوڵەتی تورکیای پێ باشترە لە پاڵپشتیکردن لە خەڵکی ڕۆژاوە لە هەلومەرجێکدا کە ئەو گروپەی لە دەمەشق دەسەڵاتی بەدەستەوە گرتووە بە هاوکاری دەوڵەتی تورکیا چاوپۆشی لە مافەکانی خەڵکی کورد و لە ناوبردنی دەستکەوتە کۆمەڵایەتیەکانی بزوتنەوەی ڕۆژاوای کردووەتە یەکەم ئامانجی خۆی لە ئاوا هەلومەرجێکدا تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوە بریتیە لە خەڵکی خەباتکاری ناوچەکە و ئازادی خوازانی جیهان پشتیوانی هەمەلایەنە و داکۆکیکردن لە خەڵکی ئازادی خواز و مافخوازی کوردستانی سووریا بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانیان پێویستیەکی بەپەلە و هەنووکەیە.